توندوتیژی تەنها پەیوەستنیە بە ناوچەیەکی دیاریکراو لە هەموو جیهاندا حاڵەتەکانی توندوتیژی تۆمار دەکرێن و لە ناوچەیەکیشەوە بۆ ناوچەیەکی تر جۆر و شێواز و ڕێژەکەی جیاوازە و لە دەڤەری ڕاپەڕینی ژەگەرچی چەندی ڕێکخراوی تایبەت و جۆرا و جۆر هەن کە کاریان بڵاوکردنەوەی هۆشیاری و بەگژداچوونەوەی توندوتیژیە، بەڵام هێشتا توندوتیژی بەرامبەر بەژنان پێویستی بە هەنگاوی گەورە هەیە. بە وتەی وتەبێژی پۆلیسی ڕاپەڕینیش تەنها لە 6 مانگی ئەمساڵدا لە دەڤەری ڕاپەڕین 135 حاڵەتی توندوتیژی دژ بەژنان تۆمار کراوە. ئاماری بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان لە سنووری بەڕێوەبەری پۆلیسی ڕاپەڕین واتە لە 6 مانگی یەکەمی ساڵ 2017 ئەم ساڵدا کاتیایدا 135 ڕووداوی توندوتیژی خێزانیمان هەبووە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو 6 مانگی یەکەمی ساڵ 2016 تەنیا 80 ڕووداو هەبووە واتە 55 ڕووداو زیادی کردووە. لەبارەی ئەمارەکانی توندوتیژی و بەردەوامی ئەم حاڵەتە توێژەرێکی کۆمەڵایەتی پێی وایە تاوەکو کۆمەڵگا هۆشیار نەبێت توندوتیژی بەردەوام دەبێت. ئەو توێژەرە ئاماژە بۆش دەدات بۆ کەمکردنەوەی توندوتیژی بە تایبەت بەرامبەر بەژنان دەبێت هەوڵی فراوانکردنی یاسی هۆشیاری تاکەکانی کۆمەڵ بدرێت و تاوەکو ئەم هەنگاوەش کاری لەسەر نەکرێت توندوتیژی و جۆرەکانی بەردەوامی دەبێت. خۆی بێگومانیان توندوتیژی دوو هۆکاری ئەساسی هەیە کە وا دەکات توندوتیژی زیاد بێت یا هەبێت لەناو کۆمەلگا، ئەوانیش هۆکاری دەرونی تاکە کەسی هۆکاری کۆمەڵایەتین. هەردووچیان لە ئەسڵەکەیدا سەرچاویان دەگەڕێتەوە بۆ ناوەشاری واتە هەم لایەنە دەرونیەکەی تاکە کەسایەتی کە پەروەردەیەک جۆرێک لە پەروەردەی نامەدەنی کراوە لە ئەساسداوە لایەنە کۆمەڵایەتێکیشی کە هۆکار تێنەگەیشتن لە دەقە پیرۆزەکان و لە بەها کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگا کاتە ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشاکەی هەردوو هۆکارەکە لە ئەنجامی ناهۆشاری ناو کۆمەلگا سەرچاوە دەگرێت. بۆیە پێویستە بە هەموو شێوەیەک ئێمە ڕوبەڕووی ئەو بینەوە کە چۆن هۆشاری کۆمەڵایەتی هۆشاری دەرونی لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بڵاوکەینەوە بۆی کە بتوانن ڕێگر بین لە بەردەم سەرچاوەکانی زیادبوونی توندوتیژی. بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمانەیە. یەک لە ئەساسیەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هاندانی کۆمەڵایەتیە لە ناو کۆمەلگا بۆی کە ئاستی هۆشاری بە شێوەیەکی گشتی بڵاو بکرێتەوە بە تایبەتی لە مەجای کەمکردنەوەی توندوتیژی و بنبڕکردنی سەرچاوەکانی توندوتیژی. چکەمە دەزانین توندوتیژی دیاردەیەکی جیهانیە، بەڵام دەکرێت سەرچاوەکانی توندوتیژی کەم بکرێتەوە لە ڕێی زیادکردنی هۆشاری بە تایبەتی هۆشاری کۆمەڵایەتی لە ناو خەڵک کە لە دوو هۆکاری ئەساسیدا خۆی دەبینێتەوە. ئەوانیش هۆشاری ئاینی هۆشاری ڕۆشن کۆمەڵایەتی. هۆشاری ئاینی ئەوەیە کە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان زۆربەی و توندوتیژی ئەنجام بدرێت لە خراپ تەفسیرکردنی دەقە ئاینیەکانە و لەلایەکی تریشەوە هۆشاری کۆمەڵایەتی واتە تێنەگەیشتن لە بەها کۆمەڵایەتی مرۆڤایەتیەکان وای کردووە کە ئێمە بەبێ ئەوەی ئاگادار بین یا ئاگاداریش نەبین هۆکاری ئەساسیم بۆ زیادبوونی ڕێژەی توندوتیژی لە ناو کۆمەلگای کوردیدا. 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە و لەم ڕۆژەدا بە شێوەیەکی گشتی چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێن و ئامانجی سەرەکی چالاکیەکانیش بۆ بەگژداچوونەوەی توندوتیژی و دروستکردنی کۆمەڵگەیەکی ناتوندوتیژە کە تیایدا مرۆڤەکان بە ئارامی تیایدا بژین. بەڵام سەرباری هەوڵەکانی هێشتا توندوتیژی حاڵەتێکی مەترسیدارە و پێویستی بەکار و هەنگاوی تری جدی هەیە و بە پێی ئامارەکانیش تەنها لە 4 مانگی ئەم ساڵدا لە هەرێمی کوردستان 14 ژن کوژراون و 22 ژنی تریش خۆیان کوشتووە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.